ڕێخستنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان بە هەنگاوێکی گرنگ و پێویستدا دەندرێ بۆ بەرەوپێشبردنی ئەزموونی هەرێمی کوردستان و بەدەستێنانی پاڵپشتی نێودەوڵەتی بە تایبەتی لەم قۆناغەدا کە کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی بە بارودۆخێکی هەستیار و چارەنووسساز تێدەپەڕێت. وی گرینگە ئێمە چۆن بتوانین ینی بەڕاستی لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم قۆناغێکی باشی بڕی لە مەسەلەی پەیوەندیەکان لەگەڵ دەوڵەتانی هەم دەوڵەتانی ئەوروپی هەم دەوڵەتان لە سەرتاسەری دنیا ینی ئێمە ئێستا نزیکەی سی نوێنەرایەتی لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەو نوێنەرایەتیانە بەڕاستی لە قۆناغێک لە قۆناغەکان ینی زۆر بەکەڵک کوردستان هاتن بەکەڵکی هەرێم هاتن بە تایبەتی لەو قۆناغی شەڕی داعش کە ئەو پەیوەندیە تونند و تۆڵەی لە نێوان هەرێم و ئەو حکوومەتانە هەبوو کە نوێنەرایەتیان لێرە هەیە. ئەو ینی شتێکی باش بوو، ئەو پەیوەندیانە پەیوەندی باش بوون، توانران لە ڕێگەی ئەو پەیوەندیانەوە کە ئەو حکوومەتانە ینی هاوکاری هەرێمی کوردستان بن بۆ هەم بۆ مەسەلەی لە ناوبردننی داعش هەم بۆ هاوکاریکردن لە ڕووی مەسەلەی ئاوارە و هاتنی ئاوارەکان بە لێشاو بۆ هەرێمی کوردستان. ئەگەرسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان لە ڕێگەی حکوومەتی فیدراالەوە ڕێکخراوە بەو پێ هەرێم بەشێکە لە عێراق کەچی وەک شارەزایان ئاماژەی بۆ دەکەن بەهۆی گرنگی پێگەی هەرێم لە ناوچەکە بە تایبەتی بۆ لێدانی تیرۆریستان هەروەها بوونی ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا بیانیەکان حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سوودە و پەیوەندیانە وەربگرێ و لە بەرژەوەندی خۆی بەکاریان بهێنێ. توانیوێتی تەحەدێک علاقات و پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ و دەور و بەری جیهان فراوانتر بکە. بەڵام بە تایبەتی لە پاش شەڕ نەگریسەکەی داعش هەرێمی کوردستان توانی ڕوانگەی پێی خۆی لە هەموو وڵاتانی لە هەموو جیهان بناسرێ زیاتر ینی بۆ هۆی ناسینی هەرێمی کوردستان بە تایبەتی گەلی کورد لە هەر کوێیەکی دنیاە بن. ئەبینی سیرێکی لە پاش ئەو مناوانەکە حکوومەتی هەرێمدا بەدیان قۆنسڵیا بەدیان سەفارەت ئێستا کە وجودیەتیان هەیە لە پایتەختی هەرێمی کوردستان لە شارەکانی هەرێمی کوردستان بەدیان کۆمپانیای زەبەلاعی گەورە ئێستا کە لە هەرێمی کوردستان وجودیەتیان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت وەکو فورسەتێک بیخۆزێت و دەرفەتێکی گەورەیە بۆی هاتووە بۆی بتوانی ئەو پەیوەندیانە بیان کاتە پەیوەندیێکی نێودەوڵەتی. وەک لە ڕابردوو سەلمێنراوە هەر کاتێک هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتان باش بوو بێت ئەوە هەرێم لە ڕووی سیاسی و ئابووری و تەنانەت ئەمنی زیاتر سەقامگیر بووە. ئەوەش هۆکارێک بووە بۆ فراوانکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتان و کردنەوەی قونسوڵ و نوێنەرایەتی زیاتر لە هەرێمی کوردستان لە نێویشیاندابوونی نوێنەرایەتی ئەمریکا و چین و رووسیا و فەڕەنسا و بەریتانیا وەک 5 ئەندامی هەمیشەیی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و خاوەن بڕیار. تا عەبدوڵڵە گەلی کوردستان هەولێر.